زانیاری زیاتر لەم بارەوە ڕامیار عوسمان پەیامنێری پەیامان لەگەڵدایە لە سلێمانی. ڕامیار سڵاوت لێبێ، فەرموو زانیاری چیت لایە؟ سڵاو لە ئێوەش مامۆستا عەباس، دیارە ئێستا وەکو ئاماژەتان پێکرد بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە لەگەڵ کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە کۆبوونەوەدان وەکو لیوەکانی 78 هێزەکانی پێشمەرگە سەبارەت بە سیستەمی بایۆمەتری وەکو لە کۆنگرەی ڕۆژنامەوانی ئاماژەیان پێکرد وەکو کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە ڕێگەی وەزارەتی پێشمەرگەوە لیژنەیەک دانراوە بۆەوەی کە تۆماری بایۆمەتری لەلایەن هێزەکانی پێشمەرگەش تۆمار بکرێت. دیارە ئەمان وتویانەکە ئەو پێشمەرگانی کە تاوەکو ئێستا مەسەلەن ناویان تۆمار نەکردووە لە سیستەمی بایۆمەتری لە ڕێگەی لیژنەیەکەوە کە پێکەندراوە لە ئێستا بەدواوە ئەتوانن ئەم لیژنانە لە بەرەکانی جەنگەوە سیستەمی بایۆمەتری هێزەکانی پێشمەرگە ناوی پێشمەرگەکان تۆمار بکەن بۆی کە لە هەڵبژاردنەکانی عێراق بێبەش نەبن. بەڵێ ڕامیار، تا ئێستا هیچ لە هێزەکانی پێشمەرگە ناوی خۆیان تۆمار کردووە، ینی پرۆسەکە لە ناو هێزەکانی پێشمەرگە دەستی پێ کردووە؟ لە دوایکو ئاماژەم پێکرد لە دوای ئەم کۆبوونەوەیە کە ئێستا لە ژوورەوە لە کۆبوونەوەدان لەگەڵ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە دوای ئەم کۆبوونەوەیە دەست دەکرێت بە تۆمارکردن یان میکانیزمێک دائەندرێت بۆ ئەوەی کە چۆنیەتی تۆمارکردنی ناوی هێزەکانی پێشمەرگە بەتایبەت ئەوانەی کە لە بەرەکانی جەنگن تاوەکو ئێستا بەهۆی شەڕی دژی تیرۆریستانی داعشەوە نەیانتوانێت ناوی خۆیان تۆمار بکەن. ئەم لیژنەیە کە پێکەهێنرێت کە لە وەزارەتی پێشمەرگە پێکەندراوە بە سەرپەرشتی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لیژنەکە لە بەرەکانی جەنگ دائەندرێت، بنکەکان دائەندرێن لەوێ هەر پێشمەرگەیە کە ناوی خۆی تۆمار نەکردووە ئەتواندرێت کە دوای ئەوەی کە ئەم لیژنەیە کارەکرا دانرا لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە ئەوان ئەتوانن ناوی خۆیان تۆمار بکەن. تاوەکو ئێستا نیانوتۆ کە ناوی پێشمەرگەیان تۆمار کردووە لەو سیستەمەیاندا، بەڵام وتیانە هەر پێشمەرگەیەک لە ئێستاوە یعنی لە دوای ئەم لیژنەوە کە کارەکرا ئەتوانن لە بەرەکانی جەنگەوە دوای ئەوەی کە پێداویستەکانی خۆیان هێنا لە بنکەکان لە بنکەکانی دەنگدان لە بەرەکانی جەنگ ئەتوانن ناوی خۆیان تۆمار بکەن. بە وتیانەکە هەر پێشمەرگەیەک ناوی خۆی تۆمار نەکا تاوەکو هەڵبژاردنەکان ناوی لە دەنگدان ینی مافی دەنگدانی نابێت. و لە ئێستاشەوە کە لە دوای ئەم کۆبوونەوەیە وتیانە تاوەکو 6 مانگیان لەبەر دەستدایە بۆ ئەوەی کە هەر پێشمەرگەیەک بتوانێت ناوی خۆی لە سیستەمی بایۆمەتری تۆمار بکات. بەڵێ ڕامیارم پرۆسەیە تەنها هێزەکانی پێشمەرگەکرێتەوە یان هێزە منیەکانی دیکەش دەگرێتەوە؟ ئەوەی کە ئێستا لە کۆبوونەوەدان هێزەکانی پۆلیس نەبینیوە لەگەڵیانە، تەنها لیواکانی هێزی 70 و هێزی 80 و چەند لیوایەکی ترن، ینی لەگەڵ گەورە بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە ئێستا کە لە کۆبوونەوەدان بەرپرسانی وەزارەتی ناوخۆی تێدا نییە. هەڵبەتە دیارە کە من پرسیارم کردووە ئەم سیستەمام لیژنەیە تەنها بۆ هێزەکانی پێشمەرگەیە، چونکە ئەوانی کە ئێستا لە بەرەکانی جەنگ و نەیانتوانێت ناوی خۆیان تۆمار بکەن لە سیستەمی بایۆمەتری بەشێکی زۆریان هێزی پێشمەرگە ئەگرێتەوە. یعنی بۆش ئەم لیژنەیە کاراکرێ بۆی کە ئەمانی نەیانتوانیوە بە هەر هۆکارێ بێت تاوەکو ئێستا لەناو وەزارەتی پێشمەرگە ناوی خۆیان تۆمار بکەن. لیژنەکان ئەچن بۆ بەرەکانی جەنگ لەوێ سندوقەکان دانێن یان بنکەکان دانێن لەوێ پێشمەرگەکان ئەتوانن ناوی خۆیان تۆمار بکەن. بڵێ ڕامیار عوسمان، پەیامنێرمان لە شاری سلێمانی، زۆر سپاس بۆ زانیاریەکانت.